بانگەواز بۆ خۆپیشاندان هەینی پێکەوەبوون و بەردەوامی لە درێژەی خۆپیشاندانەکانی مامۆستایان و فەرمانبەران و چین و توێژە جیاوازەکان ئەوە چەند ڕۆژێکە لە هەردوو ناوچەی ژێر دەسەڵاتی یەکێتی و پارتی زاڵمانە خەریکی گرتن و سەرکوتکردن و ڕشتنی خوێنی گەنجان و تەخوینکردنی خەڵکانی ناڕازین و هیچ ئومێدێک بۆ بە خۆداچوونەوەی ئەم دەسەڵاتە نییە. کۆنگرەی دەنگە ناڕازیەکان داوا لە کۆی هاوڵاتیانی کوردستان دەکات با هەمومان پێکەوە خاوەندارێتی لە گەنجەکانمان بکەین و بە تەنها لە بەردەم ئاگری گولەی چەکدارانی بنەماڵە دەسەڵاتدارەکاندا بەجێیان نەهێڵین. لەم سۆنگەیەوە بە ڕوون و ڕاشکاوی ئەنجامدانی خۆپیشاندانی ناتوند و تیژی فراوان ڕادەگەێنین لە ڕۆژی هەینی یانزەی دوانزەی 2020 کاتژمێر 1:30 پاشنیوەڕۆ لە سەرجەم شار و شارۆچکەکان داوا لە ژنان، گەنجان، مامۆستایان، فەرمانبەران، کاسبکاران، خوێندکاران و ڕۆشنبیران دەکەین چالاکانە بەشدار بن و بەشداری بکەن لەم بەرپرسیارەتیە نیشتیمانیەدا. هەروەها داوا لە مامۆستایانی ئاینی دەکەین لە وتارەکانیان تەرخان بکەن بۆ پیشاندانی زوڵم و ستەمی ئەم دەسەڵاتە و پشتیوانی خەڵکی مەزلوم بکەن و شان بەشانی نوێژ خوێنان بەشداری خۆپیشاندانی شار و شارۆچکەکان بکەن. لە هەمان کاتدا داوا لە هەرسێ لایەنە بەڕێزەکەی یەکگرتووی ئیسلامی نەوەی نوێ کۆمەڵی ئیسلامی ئەکەین لەگەڵ خەڵکانی بە ویژدانی ناو دەسەڵات بەشداری چالاکانیان هەبێ. لەوەش دڵنیاتان دەکەین هاوڵاتیانی بەڕێز لەوەش دڵنیاتان دەکەین ئەگەر خۆپیشاندانی فراوان ئەنجامی نەبێ پلانی ترمان هەیە و هەنگاو بە هەنگاو ڕای دەگەێنین تا دەگەین بە ئامانجە پیرۆزەکانمان. بێگومان بەشداری فراوان و پێکەوە بوونمان زامنی سەرکەوتنمانە. پێمان وایە لەم ساتە هەستیارەی گەلەکەماندا بەرپرسیارەتیەکی ئەخلاقی و ئاینی و نیشتیمانی و ئینسانی لە ئەستۆی سەرجەم تاکەکانی کۆبەڵگەیە بۆ وەستان لە دژی زوڵم و بێدادی ئەم دەسەڵاتە نابەرپرسا بەبێ لە بەرچاوگرتنی هەر بەرژەوەندێکی تایبەت. بەیانی بەڕێزان خۆپیشاندانەکانی سلێمانی بەیانی لە بەردەم ئەنجومەنی پارێزگای سلێمانی یاخود پارێزگای سلێمانی ئەبێت لە کاتی دیاریکرا و سەعات 1:30 بۆ شار و شارۆچکەکانی تر ئەو گروپ و ئەنجومەنانەی کە سەرپەرشتی خۆپیشاندانەکانەکەن لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە شوێنەکان دیاری ئەکەن. داوا لە هەموو هاوڵاتیانی بەڕێز دەکەین ئیتر لێ نەگەڕێن ئەو گەنجە داماوە خێرنە دیوانە بە تەنها خڵتانی خوێن بکرێن. ئەرکی ئێمەیە گەنجەکان بپارێزین ڕێگای ناتوند و تیژیش بگرینە بەر دەستبەرداری مافەکانیشمان نەبین. سپاس بۆ هەموو لایەک. ئەو دەسەڵاتە بەبێەوەی پرس بە خەڵکی کوردستان بکە بەبێ ئەوەی پشت بە یاسا و دەستور ببەسێ ڕێکەوتنی 50 ساڵی لەگەڵ دەوڵەتی تورکیا کردووە بەبێ هیچ یاسایەک موچە و قوتی خەڵکی بڕیوە بەبێ هیچ یاسایەک دەیان ڕۆژنامەنووس و خەڵکی ئازادی خواز ئەگرێت و تیرۆرەکە و ئێستا لە زیندانەکانن. هەر کات ئەوان دەستیان پابند بوون بە یاساکانەوە ئەو کاتە داوا لە خەڵکەن کە پابند بن بە یاساوە و بیریشمانە چێو یاسایی کە ئەوان باسیەکەن لە پەرلەمانی کوردستانە کە ئەو کاتە ئێمە لێ بووین پەسەند نەکراوە هیچ یاسایەک بۆ خۆپیشاندان نییە و خەڵک ئازادە خۆپیشاندانەکە بەڵام ئێمە لەگەڵ ئەوەی خۆپیشاندانەکان دوور بێ لە تند و تیژ. وا لێرەوە بەڕەسمی داوامان لە برایانی کۆمەڵ یەکگرتو نەوەی نوێ ئەەکەین بەڕەسمی هەروەها حیزبەکانی تریش بەشدار بن و تەنان لە ناو خەڵکی دەسەڵاتە مەسەلەن گۆڕانی کەتی و پارتی دڵنیای خەڵکی بە ویژدانیتایە خۆپیشاندانی دەنگە ناڕازیەکان و خۆپیشاندانی گەنجانی خێرنەدی و تەنها بۆ خۆیان نییە بۆ هەموو هاوڵاتیانە. سپاس بۆ ئێوە.